ئەم کاتتان باش بەڕێزان من ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. دۆخی ئاڵوزی سیاسی عێراق بۆتە گرێکوێرە و تا ئەم ساتە نەکراوەتەوە. بەتەڵێکە و هەر لایەنە بە ئاوازی خۆی وەڵامی دەداتەوە. هادی عامری سەرکردەی هاوپەیمانی فەتح سەردانی هەولێر و سلێمانی کردو بەجیا لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبەوە کە زۆرینە بە سەردانێکی نەرێنی ناوی دەبن. گوتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق دەڵێ دەستپێشخەریەکەی عامری بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانە بۆ کۆتایی هێنان بە دۆخی چەقبەستووی عێراق. سەرکردەیەکی لە چوارچەوەی هەماهەنگی ئاشکرای دەکات بڕیارە هێزەکانی چوارچەوەی هەماهەنگی کۆببنەوە لە بەیاننامەیەکیشدا ڕابردەی پاڵپشتیکردن لە دادگای عێراقی داوای لە ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی کرد بۆ دەربازبوون لەم دۆخە چەقبەستووە تەواوی لایەنەکان لە دەوری چەند بنەمایە کۆببنەوە و لە پێناو بەرژەوەندی گشتی پارێزگاری لەسەر بەخۆیی دادگا بکەن و دەرفەتێکیش بە پێکەنانی حکوومەتی نوێ بدەن کە کار بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان و هەڵبژاردنێکی نوێ بکات. کەواتە ئەم پێشنیار و لێکدانەوانە دەتوانێت عێراق بەرێتە کەنارە ئارامەکە و دەربازی بکات یاخود نەخێر هێندەی تر هاوکێشەکە ئاڵۆستر دەکات. شڕۆڤەی دۆخی عێراق دەکەین لە تێڕوانینێکی نێودەوڵەتیەوە بە میوانداری بەڕێز بێرنارد هێنری لێڤی بیرمەندی فەڕەنسی کە بەڕێزیان لە پاریسەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵماندان. بەڕێز لێڤی ئەم کاتتان باش سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. لێکدانەوەتان بۆ دۆخی ئێستای عێراق چییە؟ ئەمە سەرەتای پرسیارەکانمە. بەڕاستی بۆ شیکردنەوەی من بۆ بارەدۆخی عێراق هەمان ئەو شتەیە کە من 20 ساڵ پێش ئێستاکە لەسەر عێراق ئاماژەم پێداوە. لە عێراقدا وڵاتێکی شکست خواردووە هەیە، ئەم دەوڵەتە شکستی خواردووە و هەروەها دەوڵەتێکی هەیە کە وەکو بووکە شوشەوایە لە دامەزراوەکانی شکست خواردوون. لە ناو ئەم دەوڵەتە شکست خواردووە هەرێمێکی کوردستان هەیە کەوا هەوڵ دەدات گۆڕانکاری بکات و لەسەر پێی خۆی بوەستێ. من بەداخم کە کۆمەلگای نێودەوڵەتی لەمە تێناگات. لە ڕاستیە هەرێمی کوردستان زۆر گونجاوتر و لەسەر پێی خۆی وەستاوەتەوە بەهێزترە باشتر لە عێراق گەشە دەکات. پێویستە ئێمە وەکو کۆمەلگای نێودەوڵەتی جەخت بکەینە سەر ڕۆڵی کوردستان و ئەم جیاوازیە ببینین لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا. زۆر باشە پێشتر لە چاو پێکەوتنێک تا ڕاتان گەیاندبوو کە عێراق دەوڵەت نییە وەکوی کە باست کرد ئێستا وتە من لە ڕابردووەوە عێراق بە دەوڵەتێکی شکست خواردوو دەزانم کەواتە ئێستاش لەسەر هەمان باوەڕ کە عێراق دەوڵەت نییە. لە ڕاستیدا من دەڵێم هەمان بۆ چوونم هەیە لەوەی کەوا عێراق دەوڵەتێکی شکست خواردووە دەوڵەتە بەڵام دەوڵەتێکی شکست خواردووە بەهۆی بوونی دامەزراوەی لاواز بەهۆی بوونی گروپێکی سیاسی لاواز و لە هەمووشی گرنگتر بەهۆی کاریگەری ئێران لەسەر خودی عێراقەوە کە عێراق بەڕێوە دەبات. تۆ ناکرێت دەوڵەتێکت هەبێت دەوڵەتێکی ئاسایی بێت کە ئەم دەوڵەتە داگیر کرابێت کۆنتڕۆڵ کرابێت لەلایەن دەوڵەتێکی دیکەوە کە بە جۆرێک دەسەڵاتی هەیە بەسەردا کە کاروبارەکانی عێراق دەباتە ڕێوە. لەم ڕۆوەیە کە من دەڵێم عێراق خاوەنی سەروەری نییە بەختا ئەمڕۆکە پایتەختێکە لە ژێر کاریگەری ئێراندایە بە هەموو لە ژێر کۆنتڕۆڵ ئیمپریالیزمی ئێرانیدایە باوا بڵێن. هەتا ئەم بارودۆخەش بەم شێوازە بێ عێراق ناتوانێت لەسەر پێی خۆی بۆستێت و خۆی گەشە پێ بدات و دامەزراوەکانی گەشە پێ بدات و بێتەوە دەوڵەتێکی نیشتیمانی نابێتە دەوڵەتێکی حەقیقی. تۆ کاتێک هێزێکی ئیمپریالی وەکو ئێرانت هەیە کەوا هەموو بڕیارێک لەسەر عێراق دەدات هەوڵەدات کەوا نارەدۆخەکەی ناسەقاگی ورکە هەوڵدا خێروبێر و بەژۆندەکەی بۆ خۆی بەرێت تۆ چۆن ناوی ئەم دەوڵەتە دەڵی دەوڵەتێکی سەرکەوتوو بەداخەوە. بۆیە من دەڵێم دەوڵەتێکی شکست خواردووە لەبەرەوەی ناتوانێت خۆی بەڕێوە بەرێ ناتوانێت دامەزراوەی بەهێزی هەبێت. ئەمە بۆچوونی منە. کەواتە ئەم دەوڵەتە شکست خواردووە بۆ هەڵناوەشێتەوە لە کاتێکدا ڕوبەڕووی چەندان مەترسی دیکەش بۆ تەوانێ وەکو گروپە چەکدارەکان گروپی تیرۆریستی داعش مەترسی وڵاتانی ئەقلیمی. بەڵێ دروستە بەڕاستی کێشەی هەرە گەورە ئەمڕۆکە ئێستا لە عێراقدا هەیە ئەوەیە کەوا ئێران و ئیمپریالیزمی ئێرانی و ئەو گروپە چەکدارانی کەوا هەیەی عێراق بەڕێوە دەبن. دەستی ئێران لە سووریا هەیە دەستی ئێران لە لوبنان هەیە
و دەستی ئێران لە زۆرێک ناوچەکاندا هەیە ئەمە کێشە گەورەکەیە کە لە تێڕوانی منەوە پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی جەختی لەسەر بکاتەوە بەڕاستی کۆمەلگای نێودەوڵەتی تاوەکو ئێستاکە ئەم کێشەی کەوا بە حەقیقی نەبینێ و نەڕۆشتۆتەوە بۆ بنەڕەتی کێشەکە ئایا ئەمە چییە حەزیان لێ ئەوها بێت تەمبەڵن لە بەرامبەرم بارودۆخە بە پرسیارەتی خۆیانی نازانن یاخودەوەتە ترسێکیان هەیە لەوەی کەوا باردۆخەکە زیاتر بەرەو ناسەقامگیری زیاتر بڕۆ من نازانم هۆکارەکەی چییە بەڵام ئەوەی کە من دەیزانم ئەوەیە کە بەڕاستی هۆکاری ناسەقامگیری عێراق لە ئێرانەوەی ئێرانە دروستکەری ئەم بارودۆخە ناخۆشە ئەمە شتێکە کە پێویستە چارەسەر بکرێت بنەڕەتی کێشەکە ئەمەیە ئەمەش مانای ئەوەیە کەوا عێراق ئەگەر بێت و با بڵێن هەڵبۆشێتەوە با بڵێن عێراق هەڵبۆشێتەوە با بڵێن ئایا چی ڕوو ئەدات هەرێمی کوردستان بەڕاستی ئۆتۆنۆمیەکی بەهێزی هەیە ئۆتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت ئۆتوانێت بێتە سەر بەخۆکەمە ئەمە خواستی منە بەڕاستی من حەزەکەم کە حەزەکەم عێراق ناسەقامگیریت و هەرێمی کوردستان سەربەخۆ بێت لە ڕاستیدا ئەگەر بێت و ئەم بارودۆخە چارەسەرش نەکرێت ئەگەر هەرێمی کوردستانش سەربەخۆ نەبێت وەکوی کە ئێستا هەیە بۆ خۆی ناسەقامگیرە و دیسان کێشەیەکی گەورەیە واتە ئەگە هەڵبۆشێتەوە هەرێمی کوردستان سەربەخۆ بێت ئەو کاتا بێتە ناوچەیەکی سەقامگیر بۆ بەشی ڕۆژ ئاواش کاریگەریی گرنگی هەیە ئەمە شتێکە کە من دڵنیام لێ بەڕێز لێوی دواتر بە دیاریکراوی دێمە سەرباسی هەرێمی کوردستان بەڵام لە قسەکان تا ئاماژەبەوەکەی زۆرباسی ئێرانەکەی ڕۆڵی ئێران لە عێراقدا کەواتە هەموو کێشەکان ئێران لی بەرپرسیارە لە عێراقدا بەڕاستی بەشێکی گەورەی کێشەکانی عێراق بەهۆی ئێرانەوەیە ئەوە هیچ گومانی تێدا نییە و بەرپرسیاتی ئێرانە کە ئەم دۆخای ئێستا هەیە قوڵقاوە بەڕاستی ڕێگەنەدان بە دروستکردنی حکوومەتێکی زۆرینە بوونی گەندەڵێکی بێشومار بوونی میلیشایەکی زۆری حەشی شعبی کە پاڵپشتیان لەلایەن ئێرانەوە هەیە و کار بۆ ئێران دەکەن و هەروەها مای هەڕەشەن بۆ هەرێمی کوردستان و لایەنەکانی دیکە ئەمە هەمووی بەهۆی ئێرانەوەیە هەموو ئەمە قۆڵاو لەلایەن بەڕێزلێوی بۆ خۆتان نەزانن شیعەکانی عێراقیش لە ناو خۆدا ناکۆکەنەوە 20 ساڵە حکومڕانیەکەن بەڵام تا ئێستا نەیانتوانیوە پەیامێکی یەکگرتووی نیشتیمانیان هەبێ بەڵێ ڕاستە من ئەمە دەزانم جیاوازێکی یەکجار زۆر هەیە بۆیە من هەمیشە دەڵێم هەموو کێشەکان کە کێشە حەقیقەکانن لە ئێرانەوە دێن هەڵبەت من بە شێوەیەکی گشتگیر قسە دەکەم بەڵام بەڕاستی ئێران بەرپرسیاتێکی گەورەی بەرەکەوێت لەم ناسەقامگیری کەوا هەیە لە عێراق لە شکست خواردنی دامەزراوەکانی و لە نەبوونی سەروەری عێراق و لە بوونی ئەو تۆڕێک لە تاوانکاری کە لەلایەن ئەو هێزانەی چەک بەدەستی دەرەوەی سوپاهەن ئەمانە هەمووی بەرپرسیاتی ئێرانە باش ئێستا سەدر کارتێکی بەهێزی بەدەستەوەیە ئەویش جوڵاندنی شەقامە کەواتە دەتوانێت لە ژێر فشاری شەقامدا لایەنە سیاسیەکان لە عێراقدا لەگەڵ دادگای فدرالی ناچار بکات کە پەرلەمان هەڵبۆشێنەوە شەقام دەتوانێت ئەو ئامانجەی سەدر بپێکێ ببوورە توانین پرسیارەکە دووبارەکەیتەوە ئێستا شەقام بەدەست سەدرەوەیە زۆریری شەقام دەتوانێت ئامانجەکانی سەدر بپێکێ بەدیبێنێت کە هەڵوەشانەوەی پەرلەمانە من ڕاستی نامێ بچمەسە ئەوردەکاریانە لەوەی کە ناوخۆی عێراقا چی ڕوودەدات بەڵام من پێم وایە لە بنەڕەتەوە عێراق کێشەیەکی گەورەی هەیە کاتێک ئەمریکیەکان هاتن و با بڵێن سەدام حوسێنیان کۆتایی پێهێنا لە 2003 هەڵێکی گەورەیان کرد بەڕاستی کاتێک دەستوری عێراق نووسرایەوە لە 2005 لەو کاتەیە هەڵێک ڕوویدا و هەروەها لە ساڵی لە مادەی 110 و 111 و 112 ئەوان دیکەش کە نووسراوە پەیوەندی نێوان کوردستان و هەرێمی کوردستان و بەغدا ڕێکخراوە غەڵەتێک کراوە لەوێ نیگەرانی من لەوەیە کەوا بە پێی پێویست ئەو مافە نەدراوە باوەی کەوا هەرێمی کوردستان خۆی
ممارەسەی دەسەڵاتەکانی خۆیان کەواتە ئەوانە برای منن کێشەکە لە دەستوردایە ئەوانە برای یاخود منن. لە جێبەجێکردنی دەستوردایە بەڕێز لێوی. terrorism in the Kurds. This is what I have in my heart. Problem is what? بەڵێ سۆر ببوورە پرسیارەکەتان کێشەکە لە دەستوری عێراقدایە یاخود لە جێبەجێکردنی دەستورەکەدایە. بەڵێ بەڕاستی دەستوری عراق کێشەی هەیە وەکوی کە من ئاماژەم پێدا ئەو بەڕاستی دەستورە جارێک شتێکی پیرۆز نییە دەکرێت چاک بکرێتەوە دەبێت دووبارە هەموار بکرێتەوە و لە ناو دەستوری عراق دەکە لە ساڵی 2005 ڕفراندۆمی بۆ کراوە من دەڵێم زۆر شتی هەڵە کراوە کە لە دژی هەرێمی کوردستان هەیە و بەڕاستی لە پرسی نەوتا با باسکەین با بڵین لە پرسی نەوتا قسە بکەین لە ناو دەستورە ئەوەی کەوا لەوێدا نووسراوەتەوە ناکرێت جێبەجێ بکرێت چونکە بەڕاستی مای دروستکردنی بربەستە بۆ هەرێمی کوردستان بتوانێت کە لەسەر پێی خۆی بۆستێ ئەمە شتەیە کە من نیگەرانم دەکا نیگەرانم لەوەی کە کوردەکان کە مافی خۆیانە دەسەڵاتی خۆیان ممارەسە بکەن ناتوانن دەستورێک ڕێگەیان لێ دەگرێت پێویست هەموار بکرێتەوە بەڕاستی ئەمە لەسەر حسابی کوردەکانە ئەم دەستوری کەوا هەیە لەسەر حسابی بەو دەستورە کوردەکانە داوە لە ماوەی ڕابردوودا ئایا ئەمە هەڵە بووە؟ I'm not going to tell you. من ناڵێم کە چی دروستە و چی دروست نییە و غەڵەیە بەڵام من وەکو دۆستێکی کوردستان قسە دەکەم لێرە بەڵێ. من وەکو دۆستێکی ئازادی قسە دەکەم لێرە من وەکو کەسێک قسە دەکەم کەوا دەیەوێت ئاشتی و سەقامگیری لەو ناوچەیە هەبێت و من لە کەساتی شەڕی داعشا بینیومە کە چۆن کوردەکان جەنگیان کردووە من دەڵێم کەوا خەڵکانێکی ئەو دەستوریان نووسیوە ئەو دەستورە بربەستە لە بەردەم ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی خۆی ممارەسە بکات من ئەمانەمان بینیوە بۆ نمونە ئەوەی کە ئێستاکە لە ئەوروپاش بە شێوکی گشتی دەیبینین سەبارەت بە ژیان و مەرێک و بارودۆخی ئابووری لە ئەوروپا هەموو ئەمەش کە هەیە بەڕاستی قابلی چاکردنە لە بەرەوەی ئەوان دەستورێکیانەوە چاکی دەکەنەوە بۆچی لە عراقدا کە دەستورێک بربەستە لە بەردەم پێشکەوتنی ئابووری و سیاسی هەرێمی کوردستان چاک نەکرێتەوە هەموار نەکرێتەوە ئەمە پرسەکەی منەکە باسەکەم زۆر باشە کەواتە بەرەز لێوی گریمان دەستور هەموار کرایەوە وەکو بیرمەندێک پێتان باشە کورد پێشنیاری چی بکە یاخود چ بڕگەیەک زیاد بکە لە دەستوری عێراقدا ئایا پێتان وایە کاتی ئەوەیە کورد داوای ئۆتۆنۆمی بکات بابەتی کۆنفیدرالی Do I think what? من ئەگەر کوردەکان چی بکەن ببوورە Sorry? ئێستا کاتی ئەوەیە کوردەکان کۆنفیدرالی بوروژێنن لە سەروبەندی هەموارکردنەوەی دەستوردا ئەگەر کرا It is a time بەڕاستی هەموو چکە ساتێک بۆ کوردەکان دروستە بۆ ئەوەی کە جیا ببنەوە و هەروەها بەو شێوەیەشی ئازادانی خۆیان مافی سەربەخۆ خۆیان ممارەسە بکەن ئێستا کاتی ئەوەیەکەوە کوردەکان بگەن بەو مافەیکەوە لی بێبەشکراون چونکە بەڕاستی خەڵکی کورد خەڵکیشی گەورن ئەوان لە ڕابردووە بۆ ئازادی و سەربەخۆی خۆیان قوربانی زۆریان داوە نەک ڕابردوو هەموو کاتێک و چکە ساتەیە کە ئەوان جیا بێڵن ئەمە بۆ بڕای منە ئەوان شایانی ئەوەن کەوا خەڵات بکرێن بۆ قوربانی بۆ ئازادی خۆیان داوێنە و ئەو خەباتەی دەکەن لە پێناوی ئاشتی و ئازادی گەلانی دیکە پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی ئەمە بزانێت پێویستە ڕێگە بە کوردەکان بدرێت کە دموکراسی دروست بکەن پێویستە ڕێگە بە کوردەکان بدرێن دامەزراوە دروست بکەن پێویستە بە کوردەکان ببدرێت کە ڕێگە بە کوردەکان بدرێت کە ممارەسی ئازادی خۆیان بکەن و بەشدار بن لە گۆڕانکاریەکان ئەمە شتێکە کە ئەبێت کۆمەلگای نێودەوڵەتی پێی بزانێ و پاڵپشتی بکات کەواتە ئێستاش لەسەر هەمان بۆ چوونی کە لە ڕابردوودا دەدوێت دەبێت کورد خاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆی بێت بەڵێ من بەڕاستی باوەڕم بەوەیە کە کوردەکانش ئێستا ئەبێت دەوڵەتی خۆیان هەبێت ئەوان شایانی ئەوان گەورەترین
نەتەوەن لە جیهاندا کە دەوڵەتیان نییە و بێبەشکراون لەوەی کە خۆیان خۆت حکومڕانی خۆیان بکەن ئەمەش غەدرێکی گەورەیە لە بەرامبەر کوردەکان کردراوە لە ڕابردوودا پێویستە ئەو چکە ساتە بێتە پێشەوە بۆی کە چاکردنەوەیەک لە باردۆخەکە دروست بکرێت ئەم چاکردنەوەیەش بەچی بە دروستبوونی دەوڵەتێکی کوردی دەبێت ئایا ئەمڕۆیە سبەیە هەرکەتکێ من هیواخوازم زوو ئەم کاتە بێتە پێشەوە. بەڵێ بەڕێز لێڤی کورد توانیوێتی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ عێراقدا بکە بەدایبەت لەم دۆخە ئاڵۆزەی ئێستادا؟ بەڕاستی باشترین ڕێگا بۆ چارەسەکردن و مامەڵەکردن لەگەڵ عێراقدا ئەوەیە کە تۆ مافەکانی خۆت پارێزرا و بێت لەسەر بنەمای بەدەستێنانی مافەکان مامەڵە بکەی بەڵام ئەمە لەگەڵ عێراقانە تا ئەندازێکی زۆر نەگونجاوە چونکە لە ڕابردوو ئێستاشدا عێراق وەکو هاوبەشێک تەماشای کوردەکانی نەکردووە بەڕاستی تاوەکو ئێستاکە ئەم کللتورە دروست نەکراوە لەوەی لە عێراقەوە ئەو مافە بە کوردستان ببیندرێت کە مافی خۆیەتی هاوبەشێکی سەرەکی بێت لە پرۆسی حکومڕانیکردن بۆیە هەمیشە کوردەکان لە ژێر هەڕەشەی عێراقدا ژیاون و هەر کاتێک کە تۆ تاوەکو لە ژێر ڕەحمی موشەکی حەشدی شعبی و دەوڵەتی ئێران بیت تاوەکو لەژێر ڕەحمی موشکباراکردنی دەوڵەتەکانی دیکە بێت بازە چ جۆرە هاوبەشیەک دەکەیت ئەسەن متمانە نیە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا لەبەرەوەی بەڕاستی ئەوان لەسەر بنەمای هاوبەشی مامەڵە ناکەن چکە ئەگەر هاوجیاوازبی لەگەڵیان موشەکەت تێدەگرێن و ئەگەر داوای مافەکانی خۆت بکەی لێت قبول ناکەن و دەترسێنن ئایا ئەمە ناوی دەنێ هاوبەشی کردن لە بارودۆخێکی وایە کوردەکان دەتوان چی بکەن بەڕاستی من نازانم. بەڕستان زۆر باسی پرسی کورد و مافی کورد دەکەن کەواتە دەمێ بپرسم ئایا وڵاتانی ڕۆژئاوا چۆن دەڕوانە ئەم پرسە هاوڕان لەگەڵ ئەم بیر و بۆچوونەی بەڕێستا یاخود نەخێت پێچەوانن یاخود لە پێناو بەرژەوەندەکانی خۆیاندا مامەڵە لەگەڵ پرسی کورد و هەرێمی کوردستان دەکەن؟ بەڕاستی هۆکارێک کە وا دەکات کەەوە لە نێوان ئەو خەڵکانەی کەوا پاڵپشتی کوردستان دەکەن لە ڕۆژئاوەیە بەڕاستی ڕۆژئاوا و دۆڵتانی ئەو ڕۆژئاوا پاڵپشتێکی گەوری هەرێمی کوردستان دەکەن بە هەر شێوازێک بێت ڕەنگە ئێوە بینی بێتان و لە هەواڵەکانەوە بیستی بێتان لەوەی کەوا چۆن لە ڕۆژئاوادا پێشمەرگە بەناو بانگن پاڵپشتیان هەیە بەشێکی زۆری دەوڵەتانی ڕۆژئاوا ئەمریکا دەزانن کەوا پێشمەرگە ڕۆڵێکی کاریگەری هەیە هێزێکی ئەلمانیە و قوربانیان داوە لە ڕابردووە بۆ ئازادی و ئاشتی و سەقامگیری هەموو ناوچەکە ئەم پاڵپشتیە هەیە بەڵام لە ئاستی فەرمیە من نازام چەندە بەڵام لە ئاستی خەڵکیدا ئەمە شتێکە و لە ڕۆژئاوا پێزانینی هەیە خەڵکی بۆ ئەم ڕۆڵە قارەمانی کە پێشمەرگە دەجێڕێت بەڵام من ناڵم هەموو خەڵکی ئەوروپا و هەموو دەوڵەتانی ئەوروپا بەڵام بەڕاستی لە ڕۆژئاوا خەڵکانێکی زۆر هەن دامەزراوەی زۆر هەن بەڕاستی خەڵکی سیاسمەداری گەورە هەن کە پێزانینیان هەیە بۆ کوردستان و خەڵکێکی زۆرش هامادەن هەمیشە هاوکاری هەرێمی کوردستان بکەن بەڵام بەڕاستی ئەم ڕۆحی بە هەماهەنگەوە هاتوونە و برایەتیە بە پێی پێویست نەچۆتە بواری جێبەجەکردنەوە وەکوەی کە ڕەنگە ئێوە بزانن کە دکمنتاریەک هەیە بە ناوی پێشمەرگە کە فیلمێکە کە کراوە ئەم فیلمە باس و ستایشە لەسەر پێشمەرگە لە هەموو ئەوروپا تەمەشاکرا لە هەموو ئەوروپا ستایش کرا خەڵکی باش دەزانن پێشمەرگە کێن باش دەزانن کوردەکان چین و دەیانەوێت چی بکەن بۆیە بە بڵای من باشین پاڵپشتی بەڵێ لە ڕۆژئاواوە هەیە بۆ کوردستان. زۆر باشە بەڕێز لێڤی دەمەوێت باسی ڕۆڵی ئەمریکا بکەم ئایا پێتان وایە ئەمریکا وەکو ڕابردوو ڕۆڵی هەبێت لەم دۆخە ئاڵۆزەی کە ئێستا لە عێراقدا دەگوزارێت پێ دوایە بە ئاراستی چارەسەرکردنە بتوانێت ڕۆڵ بژێڕێت؟ بەڕاستی ئەمریکا هەڵەیەکی مێژووی کرد کاتێکەوە بڕیاریدا بەڵێ لە 2017 کە پاڵپشتی ڕفراندۆمی
هەرێمی کوردستانی نەکرد و بڕیاریاندا لەوەی کەوا بێلایەن بن لەم ڕفراندۆمەدا دژی وەستا بوون. ئەمە هەڵەیەکی گەورەی مێژووی بوو کە ئەمریکا کردیت. ئەو هەڵە مێژووی ئەوە بوو کەوا تۆ ڕێگە نەدەی بە کوردەکان ممارەسەی مافێکی ئازادانەی خۆیان بکەن و ئەمە ڕێگەدان بوو بەوەی کە میلیشیاکانی سەر بە ئێران بە ئازادی بێن بۆ کەرکووک و بە کورد بکوژن لە کەرکووک. بەڕاستی لەو چکە ساتێک کە ئەمریکا بڕیاریدا پاڵپشتی کوردستان و ڕفراندۆمی کوردستان نەکات متمانی خۆی لە دەستدا لە لای کوردەکان، متمانی خۆی لە دەستدا لە ئاسینە دەوڵەتی و ئەمە هەڵەیەکی مێژووی گەورە بکە کردیان. بەڕێستان وەکو بیرمەندێکی فەڕەنسی خوێندنەوە و لێکدانەوەتان چییە بۆ تێڕوانینی حکوومەتی فەڕەنسا بۆ ئەم دۆخەی ئێستای عێراق؟ ئایا هەروەکو تەماشاکارێک لە دوورەوە بینەرم سیر دەکەن یاخود نەخێر هەنگاو دەنێت کاریگەری هەیە بەسەر ئەم دۆخەی عێراقەوە؟ بەڕاستی فەڕەنسا هەمیشە لە 30 ساڵی ڕابردووە دۆست و پاڵپشتکارێکی هەرێمی کوردستان بووە و ئەم هەڵوەسە تاوەکو ئێستاکە نەگۆڕاوە لە سەردەمی فرانسۆ میترانەوە تاوەکو بەڕێز ماکرۆن هەمیشە پاڵپشتکاری کوردستان بوونە. پێم وایە فەڕەنسا یەکێکە لە بەهێزترین دۆستەکانی هەرێمی کوردستان و هەروەها هەوڵی داوە کە هەمیشە لە پاڵانسێک ڕابگرێت و هاوسەنگێک ڕاگرێت لە لێوان عێراق و هەرێمی کوردستان کە بە جۆرێک عێراق بەهێز نەبێت تا ئەندازێک بتوانێت هەرێمی کوردستان لاواز بکە و پەیوەندیکی دۆستانی نزیک هەیە لە نێوان سەرۆکی هەرێم و سەرۆک بارزانی لەگەڵ بەڕێز ماکرۆن سەرۆکی فەڕەنسا. ئەم پەیوەندیە کاردانەوەکی گەورەی هەیە لەسەر پەیوەندیەکان و ئەو پەیوەندێکە هەیە لەسەر بنەمای کۆمەڵی هاوبەشە لە نێوان فەڕەنسا و کوردەکان و لەسەر بنەمای کۆمەڵێک بەرژەوەندی هاوبەشە. لەمڕۆوە پێم وایە کەوا هەر کاتێک هەڕەشەیەک هەبێت لەسەر هەرێمی کوردستان فەڕەنسیەکان دۆستی کوردستانن و یەکێکن لەوانەی کەوا دەستێوەردان دەکەن و من دەتوان بڵێم کە ئێوە وەکو کوردەکان باشترین هاوپەیمانتان لە ڕۆژئاوا فەڕەنسایە و لە ناو کۆمەلگای دەوڵەتیشدا باشترین دۆست و برادەری کوردستان بریتیە لە فەڕەنسا. من شانازی بۆ واکەم وەکو فەڕەنسیە کە فەڕەنسا بەم شێوازە پێگەی هەیە و پاڵپشتی هەرێمی کوردستان دەکات. بەڵێ بەڕێز لێڤی دەمانەوێت بپرسین بزانین نزیکترین سیناریۆ بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەی عێراق چییە بە خوێندنەوە و لێکدانەوەی بەڕێستان؟ ئایا چارەسەرکردنە یاخود پێکدادانە یاخود نەخێر؟ هەر ئەو دەوڵەتە لەرزۆکە دەمێنێتەوە کە بەڕێزت لە سەرەتای قسەکان تا ئاماژەت بۆ کرد. بەڕاستی کێشەی ئێستای عێراق ئەوەیە کەوا کوردەکان لە چوارچەوە قۆناغێکدان کە ناتوانن کە با بڵێ ممارەسەی دەسەڵاتەکانی خۆیان بکەن. ئەمە قۆناغێکی هەستیارە، ئەوان پێویستە بە هەموو شێوەیەک هەوڵدەن و ئەو چکە ساتانی کە دێتە پێشەوە خۆیان سوود دەتوانەکانی خۆیان وەربگرن و هەروەها پێویستە کوردەکان لە ناو عێراقدا بەشی حەقیقی خۆیان لە دەستور و لە پرۆسەی سیاسی عێراق بەربکەوێت، ئەبێ بکرێنە هاوبەشێکی حەقیقی لەسەر بنەمای ئەوەی کەوا پێویستە. بەڕاستی لە ڕابردوودا تاوەکو ئێستاکە نەهێشتراوە کوردەکان هاوبەشێکی حەقیقی بن و من بینیمە کاتێککە تنگانە دێتە پێشەوە لە شەڕی داعشا بینیمە کە چۆن کوردەکان قوربانیان دیاوە. ئەو شەڕێکە کوردەکان کردیان لە دژی تیرۆریزم خۆ سوپای عێراقی نەیکرد. ژنم دەبینی، پیاوم دەبینی، گەنج و پیرم دەبینی کە لە بەرەکانی جەنگ عێراق شەڕیان لە بەرەکانی جەنگ لە دژی داعش شەڕیان دەکرد بۆ ئازادی نەک خۆیان بەڵکو بۆ ئازادی عێراقش. ئەمە لەلایەن سوپای عێراقەوە نەبیندرا، بۆیە تا ئێستاکەش پاڵپشتێکی گەوریان هەیە. خۆڕاستیە ئەو شەڕی کە کوردەکان دیان کە دژی داعش بەرپرسیاتی حکوومەتی عێراق بوو بە دەرەجەی یەکەم، بۆیە ئەبێت گفتوگویەکی حەقیقی لە نێوان هەردوو لا هەبێت بەوەی کە کوردەکان ببنە هاوبەشێکی حەقیقی بەقەدەر ئەو قوربانی کە داویانە وەکو هاوبەشێک تەمەشا بکرێن و مافی خۆیان دەست بکەوێت. بەڕایەس بێرنارد هێنری لێڤی بیرمەندی فەڕەنسی گەلێک سوپاس کە لە ڕێگای سکایپەوە لە پاریسەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ شرۆڤەکانە. باسی ڕۆژ کۆتایی هات، ئێوە شەرشادن.